إمام الشافعي رحمة إخواني بدا فرميه فكم من صحيح مات من غير علة وكم من عليل عاش حينا من الدهر چەندەها کەسی لەش ساغ بێعیب و کەم و کوڕی مردن بەبێ نەخۆشی ئەوانەی بوومە لە زەریدا خۆ نەخۆش نەبوون کەمێکیان مەگەر لەش ساغ بوون تەندروست بوون بەڵام مردن بەڵام چەندەها کەسی نەخۆشیش هەیە ماوەیەکی زۆر زۆر دەمێنێتەوە خەڵکی وا هەبوو چەندەها کەس دەچوو سەردانی دەکرد نەخۆش بوو ئەمە خوای مام حاجی کێ ئەمرێ بەڵام خۆی پێش مام حاجی مرد بۆیە مردن بە لەش ساغی و بە نەخۆشی نییە مردن بەوە نییە کە تۆ مادەم لەشت ساغە تەواو یەک دەمارێکە کە گیرا تووشی جەڵدی دەماغە بیت و لارە بیت و ئەمریت کەواتە بزانە چەندەها کەس لەش ساغ تەندروست مردن بەبێ ئەوەی نەخۆش بن بەڵام چەندەها نەخۆشیش ماوەیەکی زۆر زۆر ژیە خەڵکی وایە دەیەها ساڵ لەسەر جێگاکەوێ خەڵکی وایەشە یەکسە تووشی ڕووداوێکە بێ کۆتایی پێدێ ئایا خۆمان ئامادە کردووە مەڵێ لەشم ساغم مەڵێ گەنجم مەڵێ ڕیاضە ئەەکەم چەندەها کەس لە ساحەکانە لارە بێت و ئەمرێت لە کاتی وەرزشا لارە بێت و ئەمرێت وەرزش تەمەنە درێژ ناکات یەک چرکە تەمەنە درێژ ناکات ڕاستەکەی لانێک کۆمەڵێ لەش ساغی تیا بێ بەڵام خۆجاری واشەیە ئەوانەی کە وەرزش دەکەن 15 نەفەریان بێرە ناتوانن تەنێ برنج ئارداگرن ناتوانێت ئەو ئیشەی پێ ناکرێت بەس دەوانێت تۆزێ ئاسن بەرزکاتەوە بەڵام بۆ ئیشکردن ناتوانێت چایەکەی بەدەم خۆشی دادت زۆرێکمان بینی لەوانە کەواتە ئاگاداری خۆت بە مردن بە لەش ساغی و بە نەخۆشی نییە ئەبێ خۆت ئامادەکەی بە ئیزنی خوای گەورە خوای گەورە دەفەرمێ كل من عليها فان هەرچی لەسەر زەویە هەیە هەمووی مردنی بەسەرا دێت هەمووی دەبێ بمرێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ موت الفجأة أخذة أسف مردنی کوت و پڕ کە یەکێک لە نیشانەکانی قیامەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مردنی کوت و پڕ زۆرە بێ ئیتر بەهۆی کوشتنەوەیە لە پڕەکە کابرا گولەیەک لێدا ئەمرێت ڕووداوێکی سیارەیە لە پڕەکە یەکسە تووشی ڕووداوە بێ و گیانی دەرەچێت جەڵدەیەک لێدا جەڵدی دەماغ ئەمانە مردنی کوت و پڕە ئەفەرمێ مردنی کوت و پڕ جێگەی ئەسەف و داخە بەڵام بۆ کێ ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود و عایشەی دایکی ئیمانداران ڕەزای خوایان لێبێ دەفەرموون مردن کوت و پڕ ئەسەفە خەم و خەفەتە بۆ کێ بۆ ئینسانی فاجر بۆ ئینسانی خوانەناس بۆ ئینسانی دوور لەخوا بەڵام بۆ ئینسانی ئیماندار خۆشی و شادیە نەجاتی ئەبێ لە دنیا بۆیە مەڵێ لەشم ساغە ئەمڕۆ بۆ خۆم دەژیم مردن بە لەش ساغی بە نەخۆشی نییە مردن کە هات دێت ئیشت تەواو کردووە تەواو نەکردووە کۆتایی بە ژیانت دێ بۆیە پێویستە خۆت ئامادەکەی چونکە گۆڕستانەکان پڕن لە لاشەی ئەو کەسانەی کە بە کوتوپڕی مردن بەبێ ئەوەی وەسیەتێ بکەن بەبێ ئەوەی خواحافیزیە بکەن لە ناو مەجلیسەکانە جارێ خەڵکمان بینی یەکسەر لار بۆ تۆ مردووە ئێمەش کێ دەڵێ بە کوتوپڕی نامرین بۆی خۆت ئامادەکە بۆ مردن ئەو مردنەی کە لە پێشی هەمومانە کە دەڵێ برا گەورەی حسابی برا گەورەی بۆ بکە احترامی خۆت و قەبر و قیامەتی خۆشت بگرە بە ئیزنی خوا ئەو کاتە تۆ ئامادەی بۆ مردن زۆرێک لە پیاوچاکان ڕەحمەتی خوایان لێبێ دەیان فەرموو ئەگەر مردنیش ئێستا بۆمان بێ زیاترمان پێ نییە عیبادەت خۆمان ئامادە کردووە لە پڕێکە لار ئەبیتەوە کۆتایی بە ژیانت دێ مەڵێ لەشم ساغم مەڵێ تەندروستم مەڵێ وەرزش دەکەم وەڵا خەڵکی وا مەناسی خوا لێی خۆش بێ وەرزشی دەکرد پارێزێکی دەکرد بێتان پارێزی دەکرد ئەوە ناخۆم ئەوە چەورە ئەوە وایە ئەوە سوێرە ئەوە شیرینە جەڵدی دەماغ لێدا وەفاتی کرد ئەگەر بەوە وایە قەت جەڵدی دڵیش لێی نەدایە دەمارێکیشی قەت نەگیرایە بەس بەوە نیە برای بەڕێزم کە تەمەنت کۆتایی پێ هات ڕۆحت دەکێشرێ بە ئیزنی خوا ئاگادار بە